گرفتەکە بۆ زیادی کرد لەبەرەوەی شەوی یەکەم کە چوونە سەریان غاز نەگەیشت هەولێر واتە غازی 4 ڕۆژ بوو پێ نەگەیوە سلێمانی بوو بە یەکەم ڕۆژ زیادی کرد بوو بە دووەم ڕۆژ دووەم ڕۆژ کە دەست کرایەوە بە پرۆسەکە لە 2 مانگە ڕاستە لیوای نەوت و غاز هاتووە لە چەمچەماڵەوە پاراستوێتی تا نزیکی بازیان لە نزیکی بازیان تەسەوری نەکردووە تەقەیان لێ بکرێ لەو نێوەندا کە بەرەو زێوێ ئەڕوا بەرەو لای پیرەمەگرون لەوێ 3 سەیارە تەقەی لێکرا پرۆسەکە وەستا باشە 3 مانگ دەستی پێکردەوە بەڵام ئەم جارە بەم ئاراستە لێی نەدرا بە ئاراستەی چەمچەماڵ سلێمانی بە ئاراستەی چەمچەماڵ قەرەهەنجیر لە تەنکەرەکان درا تەنکەرەکان تا نزیک قەرەهەنجیر بە لیوای نەوت و گاز پارێزراون لێوە توانای تر کێشەی نەمان لە دوای ئەوە لێی درا و بە چێکی زۆر مەترسیدار لێی درا چونکە بەشێک لەو نەفتایانە تەنکەرەکان تون بوو ڕژایە زەویەکە چکاگەری گڕگرتن و سووتاندنیشیە بوو یەکێک لەو سایق تەنکەرانەی کە تەنکەری غازە باش لە دوای 16 ئۆکتۆبەر لە خورمات و ماڵی سووتێنرا هەڵهات و پێشمەرگە بووە ئێستا هاتۆ تەنکەرێکی پێیە ئەم ئیشاکە دوێنێ شەو ئاوایان لێ کردووە باش یعنی ئەمانە خەڵکی فەقیرن کە ئەم کاری گواستنەوە ئاکەن بەڵام هەمیشە ژیانیان لە مەترسیایە لەوەی کە خەڵکێک تەقەیان لێکە بۆی کۆمپانیای خاوەن کارەکە ناچار ببێ ئەمیشە جێبیەڵێ و بڕ